جا بەڕێزان حەز دەکەم لەسەر ئێرە بوەستین. ئەمە قوتابخانەی ژیانە. زیاتر لە 10 ساڵ لەوەوبەر ئەم پیاوە کە ئەم یوسفەی بە پارە کڕی و هێنایە ماڵەوە، بەژنەکەی وتی ئەکریمی مەثواه و زۆر ڕێزی لێ بگرن، بە چاوی خزمەتکار سەیری مەکەن، با جێگەی خەوتنی زۆر ڕێک و پێک و نەرم و خۆش بێ، با خواردنی خزمەتکاران نەخوا، لەگەڵ خۆمانانان بخوا، جلوبەرگی جوانی بێنن، حەمامی پێ بکەن، ئافرەتەکە وەکو کوڕی ماڵ سەیریکە. ئێمە مناڵمان نییە بەڵکو بیکەین بە کوڕی خۆمان، یان بەڕاستی منداڵێکی ژیر و عاقڵ و وەفادار دیارە، بەڵکو سوودی لێ ببینین. چاو لێ 10 ساڵە ئەم قسەیە کردووە. ئێمە لە کوردەواریدا وشەی شانس و بەخت بەکاردێنین. فەڕەنسیەکان دەڵێن شانس، ئینگلیزەکان دەڵێن چانس، یعنی هەمووی تقریبا لە یەک نزیکین. ئەم شانس و بەختە خوای گەورە بە نێوچاوانی کەسێەوە نەنووسیوە تۆ بێ شانسی. ئەوە کردەوەکانی خۆتن کە ڕۆژگارێک دەیانچێنی دوای چەند ساڵ دێنەوە ڕێگات. ئەمە پەیوەندی بە کافر و موسڵمانیشەوە نییە. تۆوی گوڵ بچێنی، تۆوی دڕک نادووریتەوە لەو سەرەوە. 10 ساڵ زیاترە ئەم پیاوە مناڵێکی هێناوەتەوە ماڵەوە، دەڵێ لەگەڵی باش بن. ئێستا شەرەف و ناموسی کەوتوەتە دەستی ئەو گەنجەوە. 12 ساڵە ئێستا بۆتە 22 ساڵ. خێزانەکەی خۆی داوای دەستێکەڵی لەگەڵ دەکا، حرمەتی ماڵی بشکێنێ. بەڵام ئەو قسانەی بەبیر دەکەوێتەوە، ئای ئەو پیاوە چەند باش بوو کە من هاتمە ئەم ماڵە، چۆن بە چاوی خزمەتکار سەیری نەکردم، چۆن وتی ڕێک و پێک بن لەگەڵ یاوەکو کوڕی خۆمان سەیریکەن. وتی ئەو مشورخۆری من بوو، ئەزانی ئەو پیاوەی تۆ چەند بۆ من دڵسۆز بوو. ئینەه لا یفلیح الظالمون. بەخوا من لە ئەو پەڕیستەم و بێوەفایی و سپڵەییدا دەبم ئێستا دەست لەگەڵ تۆ تێکەڵاوکەم، هەر لەبەر حرمەتی پیاوەکەت ئەو پیاوە بەڕێزەی تۆ. چاو لێ چاکەی 10 ساڵەوە بەر نەیهێش ئێستا شەرەفی بشکێ، نەیهێش خیانەت لە خێزانی بکاوتی. ئەوانە زاڵمن کەوا خیانەتی هاوسەری دەکەن. هەر کەسێک مێردار بوو، هەر کەسێک ژنی هەبوو، دەستی خیانەتی تێکەڵاو کرد، زوڵمەکەی زۆر زۆر گەورەیە. کوڕێک لەگەڵ کچێکا دەست تێکەڵاوکە، زوڵمە، ستەمە، حرامە، بێشەرعیە، تاوانە. بەڵام زوڵمەکەس چەند قات زیاتر دەبێگەر ئەو کوڕە لەگەڵ ژنێکی مێردارە دەست تێکەڵاوکە. بۆیە فەرمووی یوسف، فەرمووی ئەو ئامۆژگاری بۆ هەمومان، فەرمووی ئەو پەڕیستەمە قەت خوش ئەوانە سەرفراز ناکە، ئەوانە دایمە لوتیان دەشکێ، حەیان دەچێ. زوڵمە لە خۆت، زوڵمە لەو ژنەی کە مێردی هەیە، زوڵمە لە براکانی ئەو ژنە، ئەگە مناڵی هەبێت لە منداڵەکانی ئەوانەی پێسەر شۆڕ داماو دەبن. زوڵمە لە کۆمەڵگا، کەس متمانی بە خێزان و عایلەی خۆی نابێنێ کە ئەو هەموو خیانەتە دەبیستێ. زوڵمە لەوەچەیە کە بە حرامی لەو زینایەدا دروست دەبێت، پەنا بەخوای پەروەردگار. تەماشاکە بەڕێزان، ئەو یوسف ئەمەی هاتەوە بەرچاو، وتی ئەوە من وەفادارم،